لا ڕووماڵکردنی زانیاریەکان سەبارەت بە یاری هەندرێن و دۆک بەردەوامین و ئێستاش دەچینە شاری هەولێر پایانێرمان لەوێ حسێن محەممەدمان لەگەڵ حسێن سڵاوی خوارد لەبێت بەڵێ سڵای خۆی گەورە لە تۆ لە گشت بنێرانی کەناڵی ئاسمانی پێیان ئیڤان من ئێستا لە یاریگەی یانەی هەندرێن لە شاری هەولێر لە یاری نێوان هەردوویانەی هەندرێن و دۆک یاریەکە هیچ بەیستەوە بوو بۆ هەردوویانە ئەوەی بینیمان لەو یاریە کەمترین دەرفەت بوو بۆ هەردوویانەوە بەم بەرامبەربوونە هەردوویانە خاڵەکانیان تەنها خاڵێکیان خستە سەر خاڵەکانیان وە زەرمەند بوون بەهۆی ئەوەی کەەوە یانەی نەورۆز لە شاری سلێمانی براوە بوارەوە یانەی هەندرێنش لە کۆتایەکانی ڕزبەندە من دەمە ئێستا ڕاستەخۆ بچمە لای کاپتنی یانەی دۆک خالد مشر کاپتن سلااو دەبێت ممنون زۆر سپاس کاپتن لەو یاری نەتوانانی ئاستێکی وا پێشکەشکەن دڵی هاندەرانتان خۆشکەن واروە جارێشتت گەڕێنەوە سەدارە سپاس لە تو و سلام لە ستودیۆ میوانتان بەڕاستی ئەوڕۆ فەریقمان زۆر خراپ بوو باش نەبوو ڕاستی ئەگەر فەریقمان باش بە دەشیان سێ نقطە بەدەستی خۆمان بینین بەسەر چەندەش لە دەری مەلعەبی خۆمانە نقطەیەک باشترە لە بێ نقطەیی فەریقمان بڕێکوەستیە لە دەوری عێراق گەمەی دەکەین و لە دەوری کوردستان پێنجشەمە و دووشەمان بڕێکوەستیانی هەر نەفسی لاعبی نەفسی تەشکیلەیە و ئیشەڵڵا لاعبەکانمان هێشتا پتر مستەوەیان باشتر لە ئەوڕۆ و ئەوڕۆژ لەگە فەریق هەندری فەریقێک باش بوو دیفاعیان زۆر باش بوو و ئیشەڵڵا دووگەمەمان هەیە لە مەلعەبی خۆمانە لەگە ئەرەڕاتە و لەگە ئەربیلە ئەگە ئەو شەش نقطەمان بەدەستینە دەزبڕێنەوە وەضعی خۆمان طبیعی و مصدر بین ئینشاءالله. کاپتن لە قۆناغی دوم ئەنجامەکانتان بەگشتی باش نییە هۆکارەکەی هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە بەیەک پێکاتە لە خولی عراق کوردستان یاری دەکەن یاخود هۆکارتری لە پشتە مادیە یان شتی ترە ئەکید ماندینە بڕێک بەس دوانش ینی سعدەکەی لە گەمەکان دیش ناوەڵ هەموو گەمەی تقریبا 6 فرسەی گۆل لە ماچا دەبێت بەس هجومان نییە موفق نابین گۆل بکەین زوو گۆل بکەین گەمەی زاخۆ بوو لە زاخۆ زۆر فرسەمان ئەوە کرد لەگە گەمەی سلێمانی نفسی تشت هجومەکمانی هەدافەکمانیە مەثەلاً زوو گۆلی بکات مەثەلاً ئەگە گۆل زووی بێت فەریق هێشتا مرتاحتر دەبێت وەضعی خۆی باشتر دەبێت ئەمە لە مستەوەی فەریق ئەوڕۆ باش نییە ڕازی نینم وئینشەڵڵا کادر تدریبی سەحی کردە فەریقی ئینشەڵڵا بگەڕێنەوە لە مەلعەبی خۆمان بشێن کو مستەوەی باشتر تەقدیم بکەین لە ئەوڕۆ هەموو لاعبەکان چکە فەریقمان فەریق منافسین مصدر بووین ئەوڕۆ هاتینە خوارێ نەورۆز بووە مصدر و ئینشەڵڵا رب العالمین کو تەوفیق دەتەمە بۆ گەمەی بێت لەگە ئەرەڕات و لەگە هەولێر دەست خۆش کاپتن ئەزیێتمان بەڵێ ئیڤان من ئێستا دەچمە لای یاریزانی دۆمان کە لەگەڵمانە ئەویش کاپتنی یانەی هەندرێنە ڕێکار هاشمە کارەکە سلااو دەبێت خێر بن کارەکە بەگشتی ئەگە باسی یاریەکە بکەین دەبینەوە دو یاریە لە ناو یاریگە خۆتان یاری دەکەن لەگەڵ دۆک و لەگەڵ هەولێر هەردوو یاری بەرامبەر بوون لە قۆناغ یەکەم هەندرێن بۆ ناسرا بووکەوە هەم لە یاریکردن باشە بەڵام لە ئەنجامی نییە بەڵام ئەوی دەبینین لە قۆناغی دوم لە ڕووی یاریکردنیشەوە تا ڕادەیەک یانەی هەندرێن ئاستی دابەزیەوە هۆکارەکان بۆ دەگەڕێتەوە سەرەتا بە خێراتتان دەکەن بۆ یاریگای هەندرێن بە خێراتنی بەڕێزەش دەکەین و دەستخۆشی لە هەمووشتان دەکەین کاوانەی ستۆدیۆش بەڵێ ئەمە سەبارەت بە یاریەکە بە باشی بەدەکەوتین لە جێمی یەکەم بە تایبەت بەڵام لە جێمی دوم بەهۆی ترسی یاریزانەکانەوە بۆی گۆڵمان لێ تۆمار نەکرێ لە سەرەتادا بەڵام لە هێرشی هەڵگەڕاوەش نەماتوانین سەرکەوتوو بین لە جێمی دوم بەڵام یانەی دهۆک یانەیەکی هەرە بەهێزە بە ڕێی من باشترین یانەیە لە خولی کوردستان ئەگەرچی لە دووەم سێمیشە بەڵام هەر باشترین یانەی خولی کوردستان لەبەرەوەی دوو تیپی هەیە کە لێکیان داوایش خولی عێراق و خولی کوردستانە بۆ پەیوەندیەکەت کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی